بینەرانی بەڕێز و خۆشەویست، شادمانم لە ئەڵقەی یەکەمی بەرنامەکەتان لە وەرزێکی نوێ بۆ ساڵی 2016 لە کەناڵی کورسات پێتان شاد دەبم بە هیوام جێگای سوود و ڕەزامەندی هەموو لایەکتان بێ. میوانی ئەم جارەمان ئازیزێکە بە ناوی ئێوە بە خێراتنیەکەم بەڕێز مامۆستا کەمال نووری غەریب بە ناوی بەرنامەکەمانەوە گەلێ بە خێراتنت دەکەین. زۆر سپاس بۆ بەڕێزتان، سڵامەیە بۆ بەڕێزت، بۆ ستافەکەت، بۆ بینەرانی بەڕێز و پیرۆزبایی گەرمی وەرزینەتان لێ یەکەم هیوادارم سەرکەوتوو بن. گەلێک مەمنون، سپاس سەرکەوتنمان بە ئێوەیە. ئەمەوێ ڕاوەیەکی ژیانی تۆ بکەین بە وێنە. وێنە ئەو دۆکۆمێنتە ڕازگۆیی کە هیچ خەوشێک هەڵ ناگرێ، وێنەیە کە گیراوە لە سەردەمانێکا، بەڵام ئێستا بۆ ئێمە بۆتە کەرەستە. پێم خۆشە بزانم ئەم پیاوە بۆ شناخە کێیە؟ ئەوە غەریب حەمید محەممەد باپیرمە، باوکی باوکمە، کەسێکی لە پۆلیسیە چۆتە پلەی بارچاوەش کە و کاتە لە سەردەمی عوسمانیەکان یاخو سەردەمی ئینگلیزاوان پێوتووە و برایەکی کەشی هەبووە و ئەو چیرۆکیشی لەسەر خوڕدایەکی لەسەرە کە باوکی ئەو وەختی خۆی لە سلێمانیە لە سەمانی تورکەکانە و ئالی عوسمانە کە لێرە فەرمانڕەوا بوون. باوکی ئەم ناوی حەمید بووە، حەزی لە کچێ کردووە لەو بنەماڵەیە و پاش 2 ساڵ کەیاوێنەتێ ئەو بنەماڵەیە لەو کاتە کە دەسەڵاتدارم لە سلێمانیە ئەو خێزانەی دروست کردووە لە سلێمانی واتەوە باوکی باپیرم حەمید لەوە مناڵێکیان بووە، ئەو مناڵیان ناو شکور لە سلێمانیە. پاش ساڵێک بە فەرمانی عوسمانی ئەگەڕێنەوە بۆ کچی فەرمانداری سلێمانی قایمقامی سلێمانی ئەو کاتە کە فەرمانڕەوایی لە ئالی عوسمان سلێمانیە بوون. بەڵێ ئەو کاتە ئیتر کە فەرمانە بۆ دەرەچێچنەوە بۆ ئەستەمۆڵ، ئەو باوکی باپیرم حەمید تاکو دیاربەکریش لەگەڵیان ناچێت، بەڵام زۆر خەفەتبارە بێ کە لەگەڵیشان ناچێت، چونکە یا بێ کچوو مناڵ و کوڕەکەی و لەگەڵ خێزانەکەی و کە سوکارەکەی بەجێ بێڵێ نەچێت یانەوەتانی لێر بێنێتەوە یا بێ لەگەڵیان نەبچێت و بڕۆ تا دیاربەکرەچێت. بەڵام پاش ماوەیەک تقریبا شەرمان یەمێنێتە لێ زۆر خەفەتە خەڵ بۆ کە سوکار و برا و خوشک و دایک و مانە بریارە بگەڕێتەوە لێو ئەگەڕێتەوە بۆ ئێرە، ئیتر ئەوانی لێو نەبێت ئەمێنێت ئەوانەکەی و ماڵە خەسوورانیان بەجێ هێڵێت. ئەوان تەبەن تورکنن مناڵەکەشی یێتەوە بۆ سلێمانی ژنەی چکەیەنێت لەوە باپیرمێ بە ناوی بە خۆشەویستی و ڕۆشنی غەریبی ئەوان ناوێنێ غەریب. ئەو غەریبە باپیری منە و کاتە برای شکور. بەڵێ برای دایکە تورکەکەی باڵ لە دایکە تورکەی ئەم گەورای بێت لەگە گەورەبوونی ئەوانیش لە چووکە دەسەڵاتداری زمانی عوسمانی بووردەوردە چنە پلۆپۆستی دەسەڵاتداریە لە دەوڵەتی عوسمانیە. پاش کە دەوڵەتی عوسمانیش نامێن لە زمانی ئەتاتورکە شکور گەورە بێت یەکێگە بێت لەو ئەگەر جەنابیشتان وەک بینەرانی بەڕێز لە سایتی تورکە بیخوێنەوە لە دەسەڵاتداری عوسمانی ڕێزوەرای ئەوسا عیسمەت ئۆنۆنۆ یەکی لە وەزیرەکان کە ئەو شکر حەمید ئۆغڵۆ ئەبینیت ئەو برای باپیرەمە کە ناوی هاتووە یەکێکە لە وەزیرەکان وەزیری ناوخۆی دەوڵەتی تورک بووە تا ئەو پلێژ ڕۆشتووە. لە زمانی حکمت عیسمەت ئۆن ڕێزوەرای تورکیا بووە. ئەم پەیوەندیە هەبووە تاکو ساڵی 1950 لەگەڵ ماڵی باپیر بوو لەگەڵ کەس و کارە، بەڵام لە دوای 1950 بەداخەوە هیچ دەنگێکمان لێوە نەمان بینی، ئیتر نەبیستماندا هیچ هینێکیان نەما پەیوەندیەکیان نەما. ئەوان ئیتر دوای ئەوەش لە دوای ڕاپەڕی نێمە هەوڵمانە لەگەڵیانە، بەڵام بەداخەوە ئەوان بنەماڵەکان خۆی شکور نەما بوو، مناڵەکانی چوبوون لە بریتانیا دانیشتە بوون. زۆر گەڕان بەدوایانە بەڕاستی ئیتر بێتاقەت بوون لە گەڕان بەدوایانە ئیتر پەیوەندیمان تقریبا تاکو ئێستا بەداخەوە نەما لەگەڵ ئەوانە کە بەڵام ئەوان نەوەکانی ئەزانن کە کەسوکاری لە سلێمانی هەرماوە. بەڵێ چونکە وێنە نردبوو، کاغەزیان نردبوو تا ساڵی 1950 کۆ، بەڵام کە من ئەتەجەول و شاری سلێمانی 63 بەسەرا بەداخەوە هەمیان فەوتە لە دەستمان چوو، ینی گەورەترین خەزنەی وێنەی ئێمە لەوێ بوو بەداخەوانان لەدەستە چوو. ئەوە یەکێک لەوانە. بابینە سەر غەریب خەڵک پێڵێ بار چاوەش، بەڵام خۆی باش چاوەشە، یعنی سەرۆکی چاوەشەکان ئەکاتە ڕێز عورەفای ئێستا بە ڕوتبەی سەربازی. ببینە سەر ئەم پیاوە
دوای ئەوە چۆن ژیاون با پێرم خۆی لە سەرتاوە بە کاسپی لەگەڵ چکە باوکیشی هەر خەریکی کاسپی بۆ و قەتارچی بوون لە کاتی خۆ هەروەشان ناوناوە حەمیدی قەتارچی واتە بازرگانیان کردو لە بینی ئێرە و لە وڵاتانی دەرو پشتە ئەمیش لەسەر و کارە ڕۆشتووە پاژەوەی کەیتر ئەبێتە گەنجە بێ خواتەوەی کە حەز لە سلکی حکومەتیە کاچە دووە پۆلیس ئەم لە دوای ئەوە ژنێنێت لەوە 3 کوڕ و 4 کچی هەیە بەڵام نەک لە یەک ژن بەڵکو ئەتوانم بڵام لە حەوژن چووکە باپێرم حەوژنی هێناوە خۆشی ئەڵی زیدەوەی بارێک خۆشی ماشەڵا چووکە بەخۆ بۆ جوان بۆ وەکو باوکی ئیتر هەر چۆتا شوێنێک و ژنێکیان ناوەتی تلە هەتاکو ساڵی 1974 تم خۆم دیمە لە ساڵی 1974 ئەمری خوای کرد و ئەو باوکم و مامفایق و مامفەرەزم 3 کوڕید لەگەڵ پورە ئافتاوم پورە فەوزیم پورە نەسیرم پورە بەهارم ئەم 4 کچەشی هەبووە و بەڵام بەداخەوە پورە ئافتاوم نەماوە بەڵام پورە نەسیرم پورە فەوزیم پورە بەهارم هەرسیشان ماون ئەو دوو هەرسێ کوڕەکەشیان کە باوکم و لەگەڵ مام فەرز بوو مامفایقم ئەو سەر ئەمری خۆیان کرد هەرسیشان بەڵێ هەرسیشان ئەمری خۆیان کرد خۆلیان خۆش بێ ئەمە وێنەیەشی تری هەر پێم وابێ با بڵین مامغەریبی باش چاوەشە بە جلێکی کوردی و بەستارخانی و بە ئەو دوو پیاوە جوان خۆگۆڕیوە لەگەڵیا چێنەوانە ئەوانە هەردووچان ئامۆزای باپێر من ئەوەی ئەو سەران باپێرمە ئەو دوانەشان ئامۆزاین کاکە حمە و کاکسمان ئەمەیان باپیرتە بەڵەوە باپیرم ئەی ئەمە کاکە حەمای ئێش کاک عوسمانە کاک عوسمان ئەم دوانە بران و ئامۆزای ئەوە برا گەورەی کاکە عوسمانە ئەو سیانە هەرسێکیان لە ساڵی لەوە وابزانام ساڵی 1935 گیراوە لە سلێمانیەوە لە ساڵی 1935 بەڵام دیارە خۆتان ڕسمەکەتان تازە کرد مامۆستا کەمال ئەمە شوێنەیەکی تریەتی هەر بەڵام ئەل لێرەیە جلەکانی چاکەت و کەوایە بەڵێ وایە وانە ئەوە ئەی ژوابزانام لە چەند چەماڵ بۆ سەردانی ماڵی ئەو زاوای ئەوەی تەنیشتی ئەمەیان ئەوە بەڵێ کاکەری مینەوە ئەوە زاوای باپیرمە مێردی پورمە ئەوی کەشان هەر خزمانە بەڵێ ئەوش زاوای ئەو زاوای باپیرمە ئەوش هەر لەگەڵوانەیە باشە مامۆستا کەمال ئەم وێنەیە کێ 4 ساڵ پێشەوی وەفاتکە بەڵێ بێگومان ئەوە یعنی ئاواهی بە جوانی ما بۆ هەتا ساڵی هەفتە بە تۆکمەیی ما بووە تاو کاتە کاک ئاستۆ شتێکی سیر و باپیرم هەر لە چوارباغ من ساش هەر خانۆکەشان تا ئێستا لە چوارباغ ماوەتەوە ئێمە هەممان لە چوارباغەوە پێگەیشتون و گەورە بووین یەکێ لەوانە ئامۆزایەکم و کوڕیمان فەرز بوو ناوی شیروان بوو ئەو مناڵە باپیرم زۆر خۆییا خۆگری بوو مناڵ بوو تقریبا 3 ساڵ 4 ساڵ بوو زۆری خۆشەویست بەداخەوە لە گەڕەکەی خۆیانە بە گەڵابە کەوتۆ ژێر مناڵ یاری کردو وەختی پێزانی مناڵەکە تیاچوو ینی خۆلی خۆش بێ ئیتر باپیرم لە دوای ئەوە تقریبا باماوەیەکی کەم تووشی نەخۆشیی خراپ بوو هەر بەوە سەرینایە و ئەمری خوای کرد یانەوە کاریگەرێکی زۆر خراپی لەسەر باپیر چووکە زۆر خۆی لە ماڵەوە بوو تەقاوت بوو لە بەدیارەوە بوو کاریگەرێکی زۆر خراپی لەسەری کرد دوایتر ئەمری خوای کرد بەدوای خۆلی خۆش بێ ساڵی 1970 بەڵام ڕسمی پێم وابێ ڕسمێکی تریشی هەیە هەرهینی گەنجێتیەتی ئەل لێرەیە دیزایانی جلەکانی ئەگۆڕێ بۆ کەوا و ساڵتە ئەویکان کەوا و چاکەت بوو هەر بە مشکێ جوانەکە ئەیناسمەوە ئەمەیان باپیرتە ئەوە باپیرمە مامغەریبی باش چاوەش ئەمە شێرەکە ئەوە پورمە بۆیە وتم باپیرم کۆمەڵێک خێزانی هەبووە واتژنیە بوو یەکێ لەوانە پوری خۆم بوو کە خوشتی دایکمە واتە باپیرم لەگەڵ باوکتە ئاوازاوە لەگەڵ باوکم دایک مێناوە کە خوشتی ئەو نای عتەیە پورە عتێمە باپیرشم ئەو پورە مێناوە تە لە عینە کاتە ئەو پورەم بڵێ نەنچشمە خوشتی دایکش لەم لاوە ننکتە بێگومان ئەوەش لەو کاتاوە وابزانام ساڵی 1950کانە ئەوە وێنەی گرتووە ئەوش ئەم خێزانی ژمارە چەندی باپیرێ بوو ئەم چوارە هینەتی چوارەمێتی ئەی مناڵیان هەیە ئەم بەڵێ ئەم کوڕکچێکی کوڕێکی بناوی تەها بوو ئەمری خوای کە زوو بەس ئەو کچێ ماوە ناوی بەهار ئەوە ماوە ئێستاش بەهار پورزاش پوریشتە پورزاشمە پوریش باشە تاوان ئەو پورە کە خێزانی باپیرتە ئەویش نەماوە لە ژیانە نەژیان درود بۆ گیانی پاشیان
وێنەیەک هەیە ئەم وێنەیە ئەمە کێ؟ ئەوە باوکمە لە سەرکارێز لە باخچەیەکی لێ لە سەرکارێز بەرامبەر گەراجی سەرکارێز چکە خۆی باوکم سایق بوو بەرامبەر خەسەخانی چاوەکەی جاران بزەبت لەوێ ئێستا ژوابزانام هەندێک شوێنی ماوەتەوە ئەو وێنەی گرتووە لە کاتی گەنجێتیاتی وابزانام ساڵەکانی 16 شتێکی وایە کە لەوێ ئیشێکرد ئیتر ئەو وێنەی مامۆستاکەمان پێم خۆشە ئەم وێنێشی پیشان بین ئەم وێنێش پیشانین ئەمانی چێن جارە پێشێکی و ئەمێ لێرەوە ئیتر دەواازەیەکمان بۆ بکەیتەوە بۆ ئەوەی کە لە کارکتەری باوکی زیاتر تێبگەین دیارە ئەمە باوکتە ئەوەی ناوەڕاستە باوکمە ئەوە بەمشکی و جامانە و جلی کوردیەوە ئەوە شان دایکمە ئەمە دایکتە بەڵێ ئەوەی تەنیشتی ئەوە منم جەنابەتی ئەوە منم باش ئەوەش ئەو کوڕی ئەمریخوای کرد ئازادی برامە لە من مناڵتر بڵێ ئەوەشیان هیچ کە ئەو کچەش لەبەردەمێشکمە بڵێ ئەوەش کوشمە ناوی نوقشەخانە ئەویشیان بە باوەشی بەباشی ناوی کەژاڵە ئەوە ئەو دوانان ئەمەی خوار کچەکان ئەوە ئێستا ژنی ماڵەوەی هەر لەو ماڵی باوکمایە کە چوار باخە بەڵێ ئەوە لێ ماوەتەوە هەر لەو ماڵام بەڵێ لەو ماوەڵ هەر بە مولکیش کاکە مالەری خۆتە هەری خۆمان بڵێ هەری خۆمان ئەوەیشان کە باوەشێتی خوشکمان ناوی کەژاڵ لە بریتانیای لەگەڵ مێردوو مناڵەکانیە باشژین باسێکی باوکمان بۆکە باوکم پیاوێکی خوێنەوار بوو باپیرم ئەو بێرچووکە باپیرم خۆی فێری خوێنەواری کردبوو سبحان الله من بیرمێ خەتێکی زۆر خۆشیشیە بوو خەتی زۆر خۆشیە بوو ما بێ مامەساکەمە عادەتەن جۆری نووسینەکەشیان ئەو پیاوە گەورانە فارسی بوو وەکو فارسی و عەربی ئەمانە تێکەڵەوەکو خەتی قورئان چۆن یعنی نووسینەکە پیتەکان عەربی بەڵام جۆری نووسینەکە فارسی و بەڵام هەردێک دەستوسی ماوە لە ماڵەوە بەڵام بەداخەوە دەستم نەکەوت ئەو هەر لە چوارباخەوە کە پێگەی ئیتر وردەوردە دوای ئەوەی کە وردەوردە گەورە بوو خویایە کاسبی ئەویش کاسبیەکە لەگەڵ لە سەرکارێت ئیشتێکرد پاژەوە سیارەی هەبوو دوای ئەوە بوو بە شۆفێری ماڵی خوالێ خۆش بوو شێقاری برای شێ مەحمووی بەلیک لەگەڵ شێقاری حەفی هەتا ئەمری خۆی کرد هەر لەو زەمانە لە ساڵەکانی 1950 پێش 50 کە لەگەڵیان نەبووە هەر حەبسەخانی نەقیب و خوالێ خۆش لەگەڵ شێقارە دایکمیان بۆ هێنابوو ئەوان ژیان بۆ هێنا ئیتر لەگەڵیان نابوو وەکو کوڕی خوان وەکو هەتا تقریبا هەتا شێخ مەلیک مەحموود کە ئەمری خوای کرد ساڵی 1956 بوو هاتو چۆ هەبوو لە بێنمان تا ئەو وێنەکانی شەرما بوو لە بەداخەوە من نەمدیەوەنە ئەوە مابوو ئیتر دوایەوە کە دایکمێنە باوکم 5 ساڵ چوو بۆ فەلەستین بۆ ئەسکەری 5 ساڵ لێ مایە شەڕی فەلەستین بوو لەوێ بەڵێ دوای چلۆژ ئیتر کە هاتەوە کە دوایەوە دایکنیشێنە ئیتر وردە خۆی کاسپیە کرد وەکو ئێستا نەبووم کەسە خوباتە موچەوەمانە کاسپیە کرد و هەموو براکانی کە شێر کاسبکار بوو زۆربەی زۆری خەڵکی شاری سلێمانی ئەو سەردەمەوە تا دواتریش بەڕاستی بەداخە خۆیان بژێوی خۆیان بەدەستی خۆیان پێیانە کرد کاسب بوون و باوکیشم لە کاسپیا باش بوو الحەمدولله و لە ساڵی 1950کانە و 52 دوای ئەوەش 51 و 52 53 سیارەی خۆی هەبووە لە کاتی خۆی ئەنی واتە حاڵی باش بووە ئیتر دوایەوە لۆری هەبووە ئیشی کردووە تەنانە خەڵکی کردووە بۆی کە شۆفەری بۆ بکەن ئیتر دوایەوە کەژدێنێ ئێمە وردەوردە ئەو هەر لەسەر کاسپی خۆی بەردەوام بوو واتە من بیرم من بوومە مامەساژ لە ساڵی 1970 ئەو هەر ئیشی خۆیە کرد یان کاتە چیە کرد لە کۆتایی ژیانە دوکانی دانابوو دوکانی فیتەرەوە بیرم چوو تەبەن ئێمە چەند دوکانێکمان هەبوو لە سەرکارێز ئێستاش هەندێک دوکان هەرماوە لە سەرکارێز دوکانی فیتەری ئاسنگەری ئێمە مامەە باوکم لێش لەگەڵیانە خۆی ئیشی ناکەس بەس کەسی دانابوو سەرپەرشتیە کرد ئیتر تاکو ساڵی 1994 ئیتر وازی لەوانە هێنا توانە و تااقەتی نەمە دانیشت لە ماڵەوە ئیتری ئێمەش توانای خۆمان و براکانمانە هاوکاریمانە کرد دانیشتون بەیەکەوە تقریبا زۆرەشمان هەر لەو خانووا بووین کە بەیەکەوە بوون خوشک و براکانی دەبێکە ئیتر وردەوە دەبەوەی وەزیفە و ژنێنانە و تۆزێ دوورکەوتی جەنابی کاگنووری موالیدی چەند بوو بێ 931 بوو 931 بەڵێ ئەی دایکی دایکم 927 بوو 4 ساڵ لا باوکم گەورەتر بوو ئەو گەورەتر بەڵێ دایکم کە عادەت نەبوو ئەو کاتەوە بوو بەڵێ ڕاستە ئەرچەنە باوکم ئەم دوانە چۆن یەکیان ناسی هەر
تایفەی ماڵی باپیرم لە دایکمەوە لەگەڵ ماڵی باپیرمە لە باوکەوە جۆرە ناسینێکیان هەبوو خزماتێکی دووریان هەبووە و ماڵی شێقاری حەفیدیش کە کەوتبوونە بینەوە زیاتر یەکتریان ناسان بەیەکەوە و باپیری دایکیشم ئەویش هەر هاوڕێک واتە ئەوان پیانەوترێ ماڵی تایفەی مەحلان قالێ مەحلان قاری مەحلان و حەمەی مەحلان و مارفی مەحلان و ساڵحی مەحلان شوار برای بوون کە ئەچنە داخوازی پورم و دایکم لە هەمان کاتە بەڵێ بەیەکەوە هەر ئەو ڕۆژە بەڵێ هەردووچیان بەڵێ هەردووچیان داخوازیان کرد بیا بێنێ تەبەن جەنابی شتانەزانن جەنابی شێخ مەحموو و هەروە شێقار و ئان بەو شوەیە کە چوبنێت تەمانەوان خەڵکیی خۆشەویست بوون و باپیریشم تاکو ساڵی 1956 کە مەلیک مەحموود ئەمری خوای کرد دوای ئەوەش لەگەڵ کەریمی عەلەکە خوا لێ خۆش بوو کەریمی عەلەکە هاوڕێیەکی جانی بەجیانی بوو چونکە ئاهاتنە ماڵی باپیرم ئەمیش دای لەگەڵ ئەوانە بوو لەگەڵ ماڵی مەحلانە بابڵێ بەڵێ لەگەڵ باپیر محەمەی قاری مەحلان لەگەڵ کەریمی عەلەکە بەیەکەوە بن تێکەڵاو بوون زۆر ئیتر دوای ئەوانی ژەر بە کەسابەت و ئەوانە و خەریک بن بەڵام باپیرشم زیاتر لەگەڵ هەتا تەنانەت چەگاریشی لەگەڵ شێخ مەحموود بوو ئیتر دوای ئەوە کە ژنێنێ و مناڵێ بێت ئەوانیش چوار کوڕی ئەبێت صدیق وێنەکەی لێرە صدیق و عوسمان و عومەر و عەلی ئەو چوار کوڕێ بێ دوو کچیشێ بێت دایکم و لەگەڵ ئەو پورە ئەتێم لەگەڵ دایکم ئەو دوو خوشکەش کەواتە لە یەک ڕۆژە باپیر و باوکە چوون کچیان لە ماڵەکان هێشتووە بەڵێ ئەو دوو کچیان هەبووە ئەرە دوانشیانە بووە بەڵێ هەرەوەشانامێت بەڵێ ڕاستە فەرمی ئەمە شوێنەیەکی تری بەڕەحمەت بێ دایکتە بەڵێ ئەوە دایکمە لەو ماڵی چوارباخە ئەو کاتێک کە من ژن و مناڵم ئەو یەکە مناڵمە بە باوەشی دایکمەوەیە مامۆستا کەمال بە پێی ئەوەی کە باوکێ تۆ ڕازی بووی لەوەی کە کار و کاسبێکی زۆری کردووە بڵێ احتیمادی کردو سەر خۆی تۆش مامۆستا بووی ئەوەی بە خۆی ڕجوان نەبینیوە کە لەسەر ئێوە بژی کەواتە ئێوە بۆ ئیکتیفای ذاتی خۆتان وەکو خێزان پێم وابێ بووە بوون یعنی بەڵێ کاگاسۆ من ئەوێ ڕاستبێ کە بووم بە مامۆستا بێگمە لێرەداینەنە ئەوسا چۆنەڵی ڕسمیات و ئەروا بوو کە و کەسانی کە دا ئەمەدرێت دەوڵەتە بە تایبەتی مامۆستا لە شوێنی خۆی دانارە من لە سلێمانی نەبووم من لە دوهۆک بووم 3 ساڵ لە دوهۆک بووم لە بێرمێ هەر جارێک کە ئاهاتمەوە بۆ ماڵەوە باوکم پێوەتم وەرە کوڕمزانم پارە پێویست دێت تەمەن موچەخۆر بووم پارەم بووم دەڕیز بووم پارێکی باشمە بوو یعنی لەگەڵەوەش ئەو هەموو جارێ پێوەتم ئەوی پێست بە پارە نییە تەمەن پێمەوتن من پارەم پێ من پارەت یارمەتی تامەم ئەوان تە باوکم قەت قوبوڵی ناکات ڕۆژی خۆشیش نەبوو پێشی خۆش نەوە بەڕاستی هەر ئەوەی کە زۆر منی یعنی ئەیهژان ئەوە بوو کە تاکو نەقریش بووم و هاتمەوە بۆ سلێمانی ئەو هەر بۆ چای ئەو مناڵی سیرەکردم کە لە ماڵەکەوم لە خیالیان نەبوو کە من ئێستا مامۆستا بووم مەدەڕیسم و لە شارێک و معاش وەرەگرم و لەوانم عاشەکەم عاشێکی باش بلەو بەچاوی سیرەکردم ئەوانە زۆر خۆش بوون حەقی هەموو باوکێکە باشە مامۆستا بۆچی تۆ خۆ بە قەرزاری ئەم خانمازانی کاگاسۆ ئەوە هەم ئامۆزای دایکمە هەم پورزای دایکیشمەوە تەک ڕابعای حەمەی مەحلان دایکیشم هەم پرزاتە هەم ئامۆزاشتە دوو خۆشک شویانگرۆ بە دووبرە بەڵێ ئەمە لەگەڵ دایکە من لەو ماڵا پێگەشت واسە لە ماڵی پوری دایکمە ئەم لەگەڵ دایکە منیان پەروەردە کرد تەنانەت تا چەند ساڵێکیش یعنی واتە لە مناڵیمەوە کە لە دایک بووم ئەما زیات لەبەر کە مناڵی پشکوچیان نەبووە نزیکیش لە یەک گەڕەکە بوون لەگەڕی سەرشەقا هەمومان بەیەکەوە بوون تەقریبەن ئەو خێزان و بنەماڵەی زۆر بەما بەیەکەوە حەوشا بوون ماڵی ئەمان پیانەوە ماڵ حەوشە گەورە بەڵێ حەوشی گەورە سەر شەقامە ماڵی ئەمانە ماڵی حەمەی مەحلانە تقریبا بیرمێت زیاتر لە 25 ماڵ حەمەی مەحلان کاتە برای باپیرە برای باپیرم لە دایکەوە من لەوێ گەورە بووم پەروەردەکرام ئەم دایکە ڕاستەقینێ من ئەم ڕابعە خانە بوو کە پورزای دایکمە و ئامۆزای دایکیشمە و لەگەڵ دایکیە بەس ئەمە خۆی هاوسەرگیری نەکرد نەخێر زەماوەنی نەخێر ئەم پێمەوە دادە کە من چووکە هەستمە کرد کە ئەم پەروەردە وا بزای دایکمە و دایکیشی پێمەوە دایە هەر تاکو ئەمری خواکەم هەر پێمەوە دایە باشە ئەمە دایکێتی ئەم ژنە بەتەمەنە بەڵێ ئەوەی ئەو سەر
ئەوە پورە ئاسمیناوە ئەوە دایکی ئەمە دایکی ئەو ژنەی پێشووترە کە پیشانمان بەڵێ ئەمانە تۆیان منە تۆتە خۆت باش منە پەروەدە منە گەورە کرد تەنە نزیکی ساڵانی قوتابخانەش بوومەوە لە ماڵی ئەوان بوو من هەر لەوێ بەڵێ لەوێ بووم تر کە بەڵام هەر لە یەک حەوشی گەورەیە هەموو تقریبان دوو حەوشمان گەورەمان هەبوو ماڵی باپیریشم ماڵی برای باپیرش ماڵی حەمێ مەحلان و قالێ مەحلە نزیک لێکەوە چونکە ئەو زەویانەی سەرشەقام زۆربەی بەمۆچی ئێمەیە بەڵێ کەواتە باوکە کەوتە ناو ماڵە خەزورانەوە لەوەی کە ژنیە بزڵەبەت کەوتە ماڵی باپیرمەوە لەوێ بوو ئێستاش ئەو خانووە کە لەوێ ماوە ئێستا سەرشەقام ماوە دوو دەستە بوو دەستێکی خوارەوە هەموو تەمەن گەڵ بوونەوە دەستێکی خوار دەستی سەرەوە لەبەرەوەی کە باوکم و دایکمەمانە تازە بوونەمان ئێمە لە دەستەی سەرەوە بووین ئیتر خاڵەکانیش و ئەوانی تری لە خوارەوە سابێ ژیان و گوزەرانی ئەو کاتی تۆ مناڵێکی دەستە بووی لەناو ئەو حەوشە گەورەیە چۆن تانە گوزەران مەسەلەن پێویستیەکان چۆن بەرەکەوت ئاو چۆن بەرەکەوت مەسەلەن سیر بلێ من خۆشم ئێستا ژوابیرەکەمەوە مەسەلا خانوێکیەوە بەڕاستی پێشەش ماڵی تیا بوو لە زستانە تەبەن هەموو بەیەکەوە بوون شەو زۆربەی زۆری لە ماڵەکانە لە یەکەوت چکە حەوشەکان ئیتر هەندێک پەیوەندی بە قۆت هەبوو لە بینی یەکتریە هەندێککە کەمتر ئەوانێک کە پەیوەندیان زیاتر بەهێستر بوو زۆر شەو لە لای یەکتری بوون تەنانەت کاگاسۆ لەو ماڵە گەورەیە زۆربەی خواردن کە من بیریم ئێستاژ وەکو تارمای فلم لێ بتە بەرچاوم کە چۆن ئەو خێزانە خواردنەکان بە سینەوە هێنا من نەمەزانین مناڵ بووم کاسە دراوسێتی بەڵێ لە بینی یەکتریە دواتر لە بیری شمە لە هاوینشا زۆربەی زۆریان لە سەربان چیغیان هەبوو لە چیغا خاوتن مەسەلەن تقریباً 20 ماڵ بە چیغەوە هەمووی بە یەک بوو و ڕۆژێکیش نەمدی شەڕێک دەنگێک بەرز ینی خوا نەخواستە شتێکی وا بێ ئەگەر حاڵەتیشی بەسەیتیش وایە لەسەر مناڵ بوو لەسەر مناڵ بوو ئەوە نەبوو زوو ئیتر دڵیانە هاتۆ بۆ مناڵ جەرگێشەکە زۆر قوز مەسەرەن ئاو کارە باو ئەو شتانە هەمووش یەک بوو کەسیش نەبوو ڕۆژێ هاوار کا بڵێ ئەمڕۆ ئەومان نییە کارە بەهمان نییە ئەومانە زۆر قەناعەت هەبوو زۆر باش مامۆستا ئەمە ژوێنەیەکی زۆر جوانە بەڕاستی لە ماڵێکە ئەمە ئەو ماڵەیە کە باسی کرد تقریبان ئەوەش ماڵی نەنکمان ئەو سەر نەنکمە ئەوە نەک منەکە ئامینەیە باش ئەوەی تەنیشتی پورە کاتە ئەم نەنکەتە کە پوریشتە نەخێر دوای ئەوە پور ئاتێمە مە پور نەنکە ئامینمە ئەمە ناوەڕاستی ئەوەی پورمە ئەوش نای ئافتاوە ئەویش ئەربی خوای کردو خوشتی باوکە ئەوی کەشان پورە فەوزیمە ئەوەش ماوە ئەوی شەر خوشتی باوکمە بەڵێ تۆ لەم ماڵەیە ژیاوی ئەمە نەخێرەمە ماڵی نەنکمە من لەو ماڵە نەژەم چکە ماڵی ئەمانی ژیا بوو با پیرم ماڵی مام غەریب ئەمە ماڵی مام غەریبە ئەمە ماڵی مام غەریب و نەنە ئامەمان بەڵێ بەڵام ماڵی با پیرم ئەوەی کە ئێمە تیابوون لە چوارباغ بۆ ئێستاش خانۆکە ماوە باش ئەمە ژوێنەیەکی زۆر جوانی ئەو سەردەمەیە مامۆستا ئەوە خوالی خۆشببی برامەوەی ناوەڕاست ئەمەیان ئازادنوریە ئەمەیان ئەوەشیان ناوی نەوزادە نەوزانوری ئەمیشان ناوی جەمال نوریە بەڵێ ئەو دوانە جەمال و نەوزاد ماون ئازادی برام ئەمری خوا کرد لە سوید بوو یاریکەرێکی سلێمانیش ئەوان بەجێشت بێ فەرمووت کاکازاد یاریزان بوو بەڵێ یاریزانێکی باشی شاری سلێمانیش بوو ئەمە وێنەی ئەوە بەڵێ ئەوە گەڕێکی سەرشەقامە ئەو کاتە سەرشەقام زۆربەی زۆری دەشت بوو کوێی ستادیۆمەکەی ئێستاکە ئەمە ناگاتە ستادیۆمەکە بڵێن چوارباغ گەڕێکی سەرشەقام لە جادەی مزگەوتی حاجی مەلا عەلی بۆ خوارەوە ئەو تاکو متەوەسەی جمهوری هەیە لەوێ ئەو ناوچەیە هەموو دەژین لەوێ یاریمانەکە و تەمرینمانەکە لەو کاتەوە ئازادی برام پێش زووتر چووکە زۆر خولای و حەزوید ئەو پێش ئێمە ئەچوو لەیە خۆی بۆ خۆی تەمرینێکە و کاتێک کات چووە وێنەیان گرتو لێ باش منەمێ بە دوورودرێژی لەگەڵ جەناب تا شرۆڤەی هەموو وێنەکان بکەین بەڵام ڕێگام بە وچانێک بین خۆشەویستان وچانێک و دینەوە خزمەت مامۆستا کەمال ئێمە ئەمانەوێ بینەوە سەر کاک ئازادی ڕەحمەتی و مێژووی وەرزش لە ماڵی ئێوەیە بەڵام هەندێک وێنە هەیە لە ڕاستیە
کاتە سەردەمی هەرزەکاری جەنابە مێر منداڵی و هەرزەکاری ئەم وێنەی کێیە؟ ئەوە ساڵی وابزان 1960 لە پۆلی دوی بنەڕەتی بووم. دوی بنەڕەتیوە ئیفتیدایی یان بە قەولی ئەو سەردەمە کە پیان و ئیفتیدایی ئەوە لە قوتابخانەی یەکەم جار لە قوتابخانەی سەرشەقام دامەزرا لە سەرشەقام تەمە قۆناغەکانی خوێندنیش لە قوتابخانەی سەرشەقام و دوایەوە متەوەسەی جمهوری هەر لەوێ بوو هەر لە تجی ئەوە بوو پاشان لە ئامادەی سلێمانی و پاشە زاکۆی سلێمانی قۆناغەکانی ژیانم تقریبا 3-4 یەکیان لە وەکو قوتابی و خوێندکارێک و پاشتر وەکو ئیشیشمە کرد وەکو ئیشکارێک یعنی دێنە سەر ئەوەی کەوا تۆ ئیشی کردووە بەڵێ بەس پێشەوەی بینە ئیشکردن ئەمەوێ باسیشی ئەوم بۆ بکەیت لە قوتابخانە کەسایەتیشی چۆن بووی مەسەلەن لە ناوچەی سەرشەقام و ئەوانە تۆزێک تەلەبەکان و تووریا بوون تو پێتەوە دیار نییە زۆر مەسەلەن هار بووبی لە مناڵیە بەپێ ئەم بنیادەی کە ئێستا داڕشتووە نەخێر کاگاسۆ یەکێ بووم لەو کەسانەی تاکو ئێستاش سنگینی و مەنگی تقریبا پێمەوە دیارە و لە مناڵی شەڕوا بووم بەڵام ئاگادار بووم یعنی بە ئاگا بووم لە هەموو ئەحداثەکان هەموو دەور و پشتم و لەگەڵ ئەو کارانەی کەم کرد بەسەر وەکو خوێندن وەکو ئیشکردن وەکو دراوسێت وەکو هاوڕێتی ینی بە ئاگا بووم الحەمدوللا توانە بڵێم کەسێکی تەرازوویکی باشە ڕامگرتە بوو و لەگەڵ هەموو شیانە پەیوەندێکی باشم هەبوو بەڵام ڕۆژێ لە ڕۆژان شتێکی شواشم نەکردووە کە لە سەردەمی گەنجەتیمەوە بڵێم کاریگەرێکی خراپ و نێگەتیفی لەسەرمە بێ پەستا پەشیمام و تەنانەت جگەرەشم نەکێشەوە کە لەو سەردەماشە تاکو ئێستاش ڕغمەوەی کەوا زۆری چوتەتە دەرەوە بەرکەوتنیشە هەبووە و کەوتیتە ناو مناڵی کە و گەنجی کەشەوە بەڵام هەر وەکو فەرمو لە سەرشەقامیشا بەڵێ ئەوانە هەبوو سەرشەقام و چوارباغ چوارباغ و سەرکاری زۆمانە تۆزێک ئینتر بوو بۆ مامۆستا ئەمە وێنیشی زۆر جوانە جەنابتی بەڵام ساڵی 1970 پێم بڵێ ئەم وێنەیە کامیان جەنابتی مامۆستا ئەو وێنەیە ئەوە وێنەیەکی مێژوێ لەمە بەڕاستی ئێمە قوتابخانەی ئەزمەر بووین ناوەندی ئەزمرات بەڵێسەبا بینەران ئاگان لەوە بێ ئەو پیکابە ئەوە گاز عربەتی نەبوو مامۆستا بەڵێ و پیانەوە گازی عربەتی کاگاسۆ بۆ پیانە عربەتی خۆ لە عربە دروست ناکرا بڕوا بکە ئەوەی کێمە و کوچکە خۆشمان لە سەرکاریاز بوون دا ئانیشتنی ئیشمانەکە زۆربەی ئەو کارانی کەوانە کرد بۆ ڕێگەی عربەت و هەڵەبجەوانە ڕێ بووە زۆر تر بەناوبانگ بۆ ئەو گازانەی کە بەرەو عربەتە بەڵێ ئاخر سایرەکەش پێ گاز بوو بانزی نەبوو ئەو سێ بەڕێزەش لێە ئەوەی ئەمە یەکەمیان چیە ئەمە کاک عوسمانی حەمەسووری پێوترێ و ئێستاش باوە الحەمدوللا ئەوەی ناوەڕاستان بەندەیە ئەوەی ئەم سەریشان کاک عوسمانی جێرانی ئەمە هەرسێکمان هاوڕێ بووین لە قوتابخانە لە پۆلێکا بووین عوسمانی جێرانی یاریکە یادی بەخێر بۆ ساو ڕێزمێ بۆ هەردووشان ئەوە لە سویدن هەتا لەگەڵ ئەو خواڵی خۆشی برامە بە یەکیشەوە هەردووچان یاریکەر بوون لە سویدش کاک عوسمانیش بەهەمان شێوە ئەوە دێنە سەر مەسەلەی ئەمە سەفرەیەکە ئەچوین بۆ خۆرماڵ بەو گازە ئەچوین بۆ تەلەبەکان بەو سیارەیە ئەچوین بۆ ئەو سیارەیە کە لە بەردەی مەکتەبە ڕاوەستاوین ئەچوین بەڵێ ئەو بۆ سەیرانمان نەچوو بەڵام کاتە لە قۆناغی ناوەندی بووی بەڵێ قۆناغی ناوەندی بەڵا بەجلی کوردیەوە خاڵەکانێ فیتەر بوون ئاسنگەر بوون تۆ هاوینان ناچوو یارمەتی باوکێ بی ئەچوی زیاتر بۆ لای خاڵەکانە هۆ چیەوە تۆ هۆگری خاڵەکان کاریگەری دایکتە پرسیارێکی جوانە ینی بەڕاستی باوکم زۆر مەنگ بوو ینی باوکم زۆر قسەی ناکە باوکم زۆر برژاوی ئیش بوو تقریبا وا بوو و ئێمە چۆنەڵی جۆرە ڕێزێک و ترسێکمان هەبوو بەڕاستی بۆ ئەو بۆ ئێمە لەژێر لە کەناری ئەوە ئیشتان کردا داهێنانتان زیاتر ئێمە بزەبەت کاگاسۆیان ئێمە تەنانەت کە یاریشمانە کرد بەڕاستی ئێمە بە دزی و یاریمانە کرد ینی تەنانەت کە لە قۆناغەکانی وەرزشیشە چەندمان بڕی بە توانای خۆمان و ینی لێبوردەیی خۆمان و بە هەڵپەی خۆمان و بەوانە ئەما کە ئەجینا قەدەغەکردن بوو یاریکردن لەوێ من لە سەرکارە ئیشمەکرد لای خاڵەکان چکە خاڵەکان لەوێ دوکانیانە بۆ دوکانی فیتەری هەموو هاوێنێک من تقریبا ماوەی 10 ساڵ لەگەڵ ئەو خاڵانەمە ئیشم کرد ئەمە وێنێ خاڵەکانتن
ئەوەی ناوەڕاستیان ناوی عەلیە بەڵێ خاڵمە ئێستا ئەوە الحەمدوللا ماوە ئەوەی ئەو سەیران ئازادی خوا لە خۆش ئازادی داما ئەو کراس پێش خۆمەوە لە ساڵی وابزانام هەفتاکانە کە سەیرانەکە بە خێزانی چوین بۆ دوکان. باش بۆ ئەوەنە زۆر مکوڕی لەسەر ئەوەی کاڵێ ئاسۆ ئەم وێنەیەمان بین نەچی ئەم وێنەیە وێنێکی بچکۆلەیە بۆ حەزەکەی ئەو وێنەیە پیشان بین. ئەوە خاڵمە نای عومەر عومەری قالی مەحنان ئەمری خوای کرد تەبەنەوە یەکێ بوو لەو دڵسۆزانی کە من هەموو هاوینێک زۆربەی کاتەکانم لەوێ بردە سەر و لەوێ کە کاریش مەکرد پارێکی باشێ من هاتمەوە بۆ قوتابخانە لەوێ ئەو پارەیە بوو بە سەرمایەک بووم کە پێویستم بۆ لە ڕۆژم پارە لە باوکم کەم ئەو یارمەتیان زۆریش تقریبان ماوەی 10 ساڵ لەوێ بووم و ئەو زۆریشی خۆشەویستم بەڕاستی. بەڕێز مامۆستا کەمال نووری غەریب بەڕێوەبەری پەروەردەی سلێمانی پێم خۆشە لێرا باسیەوە بکەم کە جەنابتان لە ڕۆژەکانی هاوینە ئێوە فیتەریتان کردو ڕەتاون بۆ ئەوەی بگەن بە ئێستا ئەمە وانەیەکە کە حەقوایە مناڵی ئێستا گەنجی ئێستا بەوە مرتاح بێت کە بۆ قۆناغانە بڕوە کە جەنابتی پیاڕۆشتیت. ئەمە بەڕێوەبەری پەروەردەی سلێمانیە کاتێکە میکانیکی سیارە بووە ئەمەیان جەنابتی نەخێر ئەوە ئەمەیانەوە ئێمە ئەو سیانە هەرسێکمان بڵێن پیانە و بەشکەفیتەرە وسا شاگرد بووین من تەمەەن لە دوکانی خاڵم ماڵی خۆم ئەو دوانەی کەش ئەو سەرە ناوی کاک عوسمانە ئەوەی ناوەڕاستیشان ناوی کاک مەحموود مەحمووی برای کاک ئەحمەد پێوەتر ئەحەنگلیز بەداخەوە ئەمری خوای کردەوە. ئێمە لە ئەوە سەرکارێزەوە ئامادەی کوردستانی لای تەنیژ خەستەخانەی چاوەکەیە من لەوێ ئیش ئامادەی سلێمانی ئامادەی سلێمانی کچان ئامادەی کوردستان سانەی کوردستان ئەمەش ئەوەی کە باخەکە دیارە ئەوە مزگەوتی تەچەڕوتێ ئێمە هاتینە دەرەوە بە فرسەتمان زانی چونکە لە دوکانەکە لە ڕۆمان نەئەهات ئیش نەکەین و بچیر ڕسمگرین ئەومە بە فرسەت زانی هاتیینە ئەم لە هەر سێکمان ئەو پاسکیلی کەبینە ئەو پاسکیلی منە ئەو ماتۆڕژ ئەو دوو برادرە پیان بوو هاتین پاسکیلیان پاسکیلەکەی ئەوە پاسکیلی خۆم بوو بۆ ئەوی ئەمەش هەری ئەو دەورانەیە ئەم پاسکیلە تا ئەم تەمەنە ژەرمایەوە بەڵێ ئەوە تەلەبە بووم لە تەوەسە بووم کە ئەچوم بۆ سەرکارێز لەوێ کە ئیشمە کرد بەو پاسکیلا ئەچوم بۆ نیوەڕە نەچوم بۆ ماڵەوە نان مەخوارد و ئاهاتمەوە بۆ بەڵام هەموو ئامانجێکی تۆ خوێندن تاواکردنەکە بوو کاگاسۆ یەکێ لە هەرە گەورەترین بیرکردنەوەی من لە دوا ڕۆژمەوەی کە بخوێنم و لە خوێندنە بتوانم شتێک بەدەست بێنم چونکە هەموو جارێک خۆ ئافریکا باوکم پێوتم لەبەر چی پێی ناخۆش بوو کەمە وەرزش بکەین شتێکی کە بکەین ئەیوب باوەکو من تا لێنێت یعنی ئەوانەمە چۆرەوەریان دیبوو لە ژیانی بۆ پاشە ڕۆژ و بۆ تەمەنی بۆ خۆیان چونکە یانزانی ئەیوب کوڕم خوێندن دوا ڕۆژی ئێوە خوێندن نەک ئەم کەسابەتی کە ئێمەیکن چونکەوەتانێ ئێمە نە مستەقبلمانێ نەی شتێکمانێ ئەو وای لەکردن کەم بەڕاستی بمێنمەوە لەسەر خوێندن و هەرچەنە بە وەرزشەوە خەریک بووین کەسابەتیشمانە کرد لەگەڵ ئەوەشە ئێمە بەردەوامی لەسەر خوێن و سەر کەوتوش بێت بێزگە لە یاریش ئەخێشتانەی کە بەدزیشە وەرزش دواتریش ئەمە شەروێنێکی جەنابتە ئەوەش هەر دوکانێکی تری خاڵمە ناوی عوسمانی قالێ مەحنا ئەی ئەمەم لە دوکانی سەروم مزگەوتی حاجی مەلعەلی خانەقای حاجی مەلعەلی لەوێ دوکانیا بوو من لەوێش ئیشمە کرد لەوێ ئەم دوو برادەرەی کەشیان ئەمەی ناوەڕاستیان خوا لێ خۆش بوو ئەحمەی وەستام حەمەی ئەربانچیە و ئەمەی کەشیان ئەم لە نای غەفورە پێمانەوە خاڵە غەفوری سەعازوەکە دەنگی خۆش بوو جا زۆر جار هات دانیشت بەیەکەوە لەو دوکانێت تۆزێک گۆرا بێەوە باوکی هونەرمەندی تازە پێگەیشت و کاک پێشەنگ غەفورە لێرەوە ڕێز و خۆشەویستی بۆ نێری ئەمێنێ ئەسلێمانیانەیە ئەوە گەڕێکی هۆمەرمەngانە ئەوەش تۆکەی هۆمەرمەngانە بەداخەوە هەمووی دەرنەچوە ئەمە تۆکەیە بەڵ ئەوە تۆکەیە ئەوەی مەسا کەمال کامیان جەناب ئەوەی یەکەمان لە لای تۆکەوە منم بەڵێ ئەوەی تەنیش من نای کاک جەمالە ماوە الحەمدە ئەوەی ناوەڕاتیشان ئەو کوڕی ئازادی برامە ئەوەی کەشان نای کاک ڕۆستامەوە لە ئەڵمانە ئێستاوی کەشان کاک کەریمی محەممەد غەفور ئەو ئەمری خوای کردو لە گەڕێکی مامەسا بۆچی خەڵکی سلێمانی پێڵێ هۆمەرمەنگان پێناڵێ هۆمەرمەندان هەندێ وشە هەیە لە سلێمانیە وشەی ڕاستەقینە سلێمانین هەندێ پیت هەیە دەری نابڕن ناڵێ ئەوەندە ئەچێتە شوێنی دێ بزەبێتە شوێنی دێ ئەو شانە تایبەتە تایبەتە بە ناو سلێمانی هەر جۆرێ لە فۆنەتی کە بە سلێمانی نەبێ ناوترێ بێگمان کاگەستا هەموو ئەو بنەماڵانی سلێمانی لایەزار هەندێ
پیرەکانیش بەو شێوەیە قسە زیاتر پیرەکان بەو شێوە قسەکەن خەریکە وردە لای ئێمە بەداخەوە نامێنێ یەک دەست جلێ لەبەرە بەڵام لە دوو تەمەنی جیاوازە بەڵام جلەکان هەر یەک جلە ئەمە کاگەستۆ دوو قۆناغی خوێندنی جیاوازە ئەوەی ئەو سەریان ئەمەیان کۆنترە ئەمە نەخێر ئەویان لە ناوەندی ئەزمەر بووم ئەوە ناوەندی ئەز ساڵی 1970 ئەوەی ئەو لەشان هەفتەوێک کە ئامادەی ساوتم ئەمەیان کۆنترەکەواتە ئەمەیان کۆنترە ما هەفتە عفو ببوو ڕاستە ئەرەوەڵاوە هەر بەڵام ئەرە جلم لەبەرە بەڵام یەک جلە بەڵێ یەک جلە مراخانیە ئەرەوەڵاوە تقریبن تاکو و زانکۆش ئەرە ئەوم لەبەرە کرد طبعا هەر لە کاری فیتەریەکە تۆ ئەوە دەکڕی بێگومان ئەوە هەموو ساڵێک کەمنەوە پارێم کۆ کردەوە بەڕاستی زۆر شتی کەی پێویستی خۆم بەوە دابین مەکرد مامەسا بۆچی ئەم پیاوە لە ئەلبومەکەی جەناب تا پارێزراوە ئەوە کاک عەبدوڵایە پورزای دایکمە ناوی عەبەی ئایشەی پێوەترێ کە یەکێ بوو لە شۆڕەجێرەکانی ناوشاری سلێمانی و بەداخەوە ئەعدام کرا لە مووسڵ لە کارگەی جگەرەی سلێمانی بوو ئەمە پورزای دایکمە سەرە ڕاوی کە پیاوێکی خەباجێر و شۆڕەجێر بوو لەگەڵەوە لەگەڵ ئێمە زۆر بەچووکەن لە ساڵی 1964مانم بەحاڵ بیرمێت زۆر جار ئەها بوو ماڵێ بە یارمەتی ئێمەیە چکە باوکم گیرا بوو ئەم پیاوە سەرە ڕای ئەوەش کە ئەو ئیشەیەکە لە مەعمەلی جگەرەکەش بوو لە ژێری شەو تەنزیمی بوو ئیشی شێکرد لەگەڵەوەش یارمەتی ئێمەیە بەڵێ مامۆستا ئەمە ژوێنەیەکی تری کوڕانی سلێمانین وەنیا بەڵام ئەمەیان جەنابتی تیانیت نەخێرەوە کارگەی جگەرەی سلێمانیە ئەوە زۆربەی زۆری یاریکەرەکانی هەڵبژاردەی سلێمانیشن کامیان بەڕەحمت بێ کاگازادە ئەوەی هەر لە یەکەمەوە ئیسماعیل قاسمە خوالی خۆش ئیسماعیل قاسمەوەی تەنیشتی کاگ ڕەزاقی ڕەزاقە سووری پێوترێ ئەوەی سێمان ئازادی برامە ئەوەی کان نای کاگ حەمەعورکا ئەوەی کەشان کاگ ئەحمەد شوتپانی پێوترێ ئەوەشیان کاگ بورهانە تەنیشتی ئەوەی تریان کاگ عومەر ڕەزایە و ئەبزان لە بەرنامەی شەجراتان ئەوەی کەشان کاگ عوسمانی شەم حەمە باشترین گۆڵچی سلێمانی بۆ سەردەما ئەمی کەش ئەوەش هەر برادری خۆشم سەرکارێت کاگ عومەرە چاوشین ناوە ئەوەی کەشیان خوالێ خۆش بوو کاک قاهرە برای کاک سەبا هەردووچان برای عەبدولمەلیک هەردووچان یاریکردبوون ئەو سەردەمەش ئەوش کاک نورەدینە ئەوەی تەنیشیان هەردووچان گۆڵچی بوون کاک وەستا ڕەحمانە لە ئیترەوەش کۆمەڵی برادری ترە کاک محەممەد لەگەڵ کاک ئەحمە و ئەمانە شەر یاریکەری کارگەی جگەرەی سلێمانی بوو بەڵام ئەمەیان وێنەی خۆتە ئەوە هی کاتی یاریکردن ئەوە قسانەوی دوازمر بوو لەبەر کەمی ماوە بەڵێ کامیان لەمانە جەنابتی من لە دەسەڕاستەوە چوارەم کە بە پێوەستاوین چوارەم کاتە بەڵێ ئەو نەخێر ئەوەی ئەمەیان چوارەم ئەولا لەو سەرەوە لێرەوە بەڵێ لەو سەر یەکەم سێم ناچوارم ئەوە منم ئەوەی تەنیشم کاک فەریدونە فەری و عەبڵاکە ئێستا وازم کاسبە و بەڵێ ئەمە ئەم سەریشان بۆ یاد ئەوەی مامۆستا فاروقە خەڵکی خانەقین بوو مامۆستایەکی زۆر دڵسۆز و خۆشەویست بوو لا من ئەوەی وەرزش نابوو مامۆستای وەرزش بەڵێەوە مامۆستا من ئەمەوێ شتێکی کە بە جەنابێ بڵێم بڵێ ئەعدادیە تۆ چوویتە کووە ئەمە دەورانی عەدادیە نییە ئەوە وێنەی پۆلی پێنجی ئامادەین لە ئامادەی سلێمانی کوڕان کە ئێستاش ئەو دیکۆروینەی ئامادەی سلێمانی کوڕان وەکو خۆی ماوە ئەوەی ناوەڕاستیان مامۆستا ڕەوفە کە مامۆستا عەرەبی مامۆ ئێستا پێڵێن دکتۆر ڕەوف عوسمان کە ئەندام پەرلەمانی عێراق بوو بەڵێ مامۆستا ڕەوف ئەوەی تەنیشتی ئەوەی تەنیشتینە ئەوەی ئەم لایەن منم ئەو ئەمەیان نەخێت ئەوە منم لە تەنیشتەوە کۆمەڵێک کەسی تایە کە ئێستا و خوێندکارانی کە لێران زۆربەی زۆران پلە و خەڵکی پلەدار و خەڵکی بەڵێ لێرەوە ڕێز و خۆشەویستیمان هەیە بووی ئەمە کوێ مامۆستا ئەمە ساڵی دامەزران یەکەم جارم لە ئامادەی پیشەسازی دووهۆ کە لەوێ بووم ساڵی هەفتاهەشت ئەو وێنەیەمان گرتووە ئەوەی ناوەڕاستن بە جلی چاکپانتۆڵەوە منم کراس پێکەم باشە مامۆستا جەنابتان کۆلێژی ئاداب بەشی زمانی عەرەبیتان لە زانکۆی سلێمانی تەواو کردوە زانکۆی سلێمانی ئەوە ئەو وێنەی تەخەڕوزمانە باش مامۆستا ئەی بێزەحمەت ئەم خاتوونە چییە ئەوە خێزانمە کەژاڵ ئەحمە کەریم خوشتی 6 سالە ڕەچاوشین لای شوێنەکەیم بەدڵ نیە خەمە ئێرە لەسەر دڵەدایانێم باشتر لەبەرەوە ێزانم زۆر خۆشە باسێکی ئەم خاتوونەمان بۆ بکە ئێمە تەمان ئێمە نزیکی گەڕێکێک بوون لە هەر سەر شەقام بووین ساڵی 82 ئەوی ڕاستی بێ
من بەدوای کەسێکە گەڕام کە خۆم یعنی ئەرچەنە ماڵەوە زوو یان نابە جۆمە پاژۆی کە لە دووە بووم 3 ساڵ هاتمەوە بۆ ئێرەتر خۆت زانی دایک و باوک حەزەکەن کە کوڕەکان یاژن بێنێ زۆر سەریانە کەسە بەڵام من خۆم خیاڵێکی کەم هەبوو چونکە کەسێکم دەزیشان کرد لە ژیانی خۆمە منیتر کەژاخان نەبوو بەڵێ کەژاخان گۆبن بۆ خۆ دەنیتەوە بەخێر ئیتر منیش بە دووادا چوونم بۆ کرد پاشەوە کە چەند جارێک ئەم بینی تر دوای ئەوە بەڕاستی چوومە داخوازی بە شێوەیەکی فەرمی بەڵام شانسی من ئەم لە ناو پێشمەرگا بوو لە دەی داریکەلی بوو لەگەڵ براکانیا بوو کە ئەوان پێشمەرگە بوون لەگەڵ یا بوون منیش بەڕاستی بوو ئەو کاتە ئەو مامۆستا بوو لە دەی داریکەلی بەڵێ ئەوە یەکەم دەوسەرەوە ئەوە بڵێ ئەمەش هەر با بڵێن هی ئەو کاتێ بەڵێ ئەوی شەر کاتەیە کە لەوێ بوو لە دەی داریکەلی بوو ساڵی 83 من جۆزامەوە ئەمەش ڕۆژانی پێکەوە بوو ساڵی 83 و ئەو مانگە هەنگوینیەکەیەتی ئەومان لێ چین بۆ بەغابەیەکەوە لێشۆ چین بۆ فەلوجە ماری خزمێکی خۆمان ئەمە فەلوجەیە بەغا ئەو لە بەغایە ئەوەی باخچەی زەورایە باشە ئەمەش هەر ئەوەش یەکەم نۆبەرەیە بەڵێ ساڵی 84 کە خوا ئەو مناڵی پێبەشین کامیان گەورن لەم دوانە هەردووکیان نایان چییە ئەم کراس خەتخەتیان کێیە ئەویان ئەو کچە ناوی کانیە ئەوەی کە ئێستا ڕۆشتووە و دوو مناڵیشی هەیە چوە بەرە ئەوروپا لە ئەوروپا بڵێ ئەی ئەمەیان ئەوەشان ناوی کەژانە ئەوە ئێستا ماوە لەگەڵ مانایە و ئەویر مامۆستایە کەژان خانە ڕستمەکەشیان لە هینگرتووە لە ستۆدیۆ جوان ئەوە هەردووشی سابونکەران لە یەک ڕۆژگرتنی و مامۆستا هەندێک من ماوەم کەم ماوە بەڵام هەندێک وێنە هەند زۆر زەرورن کە بەڕاستی بینەران بیان بینێ پێم خۆشە یەکە بە یەکە بیبینین جارێ ئەمە ڕۆژگاری ئێستاە کە هەر بەردەوامی لەسەر وەرزش لێلا یاریەکە نازانم بە فەرمی لە تیپێکاییان ئێمە کاگاسوە پاشەوەی قۆناغی یاریکردمە لە تیپەوە لە نادیەوە لە دوای 3 ساڵ منتەخەبی دوهۆکە و پاژەوە هاتینەوە بۆ یەکێتی مامۆسایانی کوردستان و اینجا تیپی دیێرینەکانی سلێمانیماندانا یاریمانەکرد تاکو ئێستاش تقریبان ئەو تیپە هەرماوە لەگەڵ وەرشە هەرچە لە پلەی وەرزشیشان من خۆم ڕۆشتم تاکو ئەندامی کۆمیتەی لیژنەی ئۆلمپیک کوردستان ڕۆشتم ئەوانە تەمەن ساڵان بە هەڵبژاردن ئەمانە و لە دوایەکە بە بەڕێبەری پەروەردەی تر وردە نەمتوانی کە تەواجدمە بێ ئەوی شانە بۆیە ئێستا تقریبا وەرزشەکەم بۆ خۆم و ئەوەی کە بتوانم بەردەوام لەسەر وەرزش بەڵام لە وەرزشدا نەبڕاوم بەڵێ ئەلێرا پیاوێکی بیانی پەرچەمی کوردستان پیشانی تۆ ئەیە یان چۆن کاک ئاسۆجان ئەمە ئێمە وەب دەبووین وەزارەی پەروەردە ناردین بۆ ئەمریکا بۆ بەشداری لە مؤتەمەرێکی علمی عالەمی لەوانە سەنەتۆرێکی ئەمریکی زۆر بەرنمەیەکی بە قوتی لەسەر کورد و ئایندەی کوردمانای تر زۆر بەڕاستی زید دڵخۆشی ئێمە بوو منیش ئەو ئاڵام لەگە خۆمە بردو بۆ ئەمریکا بە پێویستم زانی بیان بەو خەڵاتیکەم بۆ پرۆفسۆری کە ئەو محازەری وتەوە وایش بە خۆشەویستیەوە زۆری پێخۆش بوو ماچیشی کرد و لێ وەرگرتمەوە لە ئەمریکاچیشی کرد و وەلای خۆشیدانە و بەڕاستی محازەرەکەی زۆر گرنگ بوو چووکە باسی ئایندەی کوردیە کرد کە زۆر ئایندێکی گەشتی پیشانی ئێمە کە وڵاتانی دێ بە تایبەتی ئەمریکا ڕۆنەتی ئێمە مامۆستا ئەمەش کەشتیەکی بەڵێ ئەمەش ئەرەوە بەڵێ ئەمەش ئێمەیان برد بۆ مرکزی فەزای ئەمریکا کە پێوترێ ناسا بڵێ پاش ئەو تەمەنێ ئێمە 4 ویلایەت چوین زۆر شوێنیان بردین فەرمووی چوین ئێوە وەکو چی چوون وەفدێکی وەزارەتی پەروەردە شاندی وەزارەتی پەروەردەی چوین بۆ ئەوێ ئەمە ئەو ساروخەیە کە هێشتا نەچوو بۆ ئاسمان خەریک بوون ینی پرۆڤیان لەسەرە کردو ئێمەیان بردە ئەو وەرشەیەوە کە ئەو ساروخەی تیادانراوە لەوێ ئەو وینای لەگەڵک جا خۆشەوە بدوای ئەوە ئێمەیان برد بۆ لای هەموو ڕوادی فەزاکان کە لەوێ بوون یەکێکمان برد بۆ لای ئەوان پیان خۆش بوو هەندێکیان لەوانە کە قسەمان لەگەڵا کرد کوردی ئەناسی یەکێ لەوانە یەک بەڵە زۆر خۆش کوردی ئەناسی زۆر دزی دڵخۆشیەوە ئەمەش وێنەیەکی ترە ئەمە کوێ ئەمە ئەوە تاریقی گەڵەتە 2010 ئێمە وەبدێکی سەرۆکی وەبدی هەڵبژاردەی تۆپی پێ سلێمانی بوون چون بۆ وڵاتی کرواتیا ئەوە سەرۆکی یانەی سپلێتە لە کرواتیا کە تیپێکی بەناوبانگ و بەهێزیانەکە سپلێت ئەمەساوە 2004 غەڵەتە بەڵا ئەوە تەرئینەکە سەر کامێرەکە غەڵەت سەر کامێرەکە غەڵەت ئەو هەدەیەکی هەدیمان گۆڕێەوە بۆ یەکتری
ئەو بەڕێزانش ئەوەی لە دوا وەستاوە ئەوە متەرجم و ئەوەی کە تەنیشتیشم کاک بەهادینی ئەحمەبادنی حەکەلانی پێوتر ئەویش هەر لەگەڵتانە بەڵێ ئەوش تقریبا وەکو سەرۆکی چوە ئەمەش هەر ئەو با بڵێن گەشتەیە ئەو گەشتەیە ئەو بەڕێزە ئەوە تەواوە ئاوە لێرا بووە بە هەژدەی نوێی ئەوە سەفیری کرواتە لە عێراق ئەوی خۆی پێشوازی کرد لە ئێمە لە وەفدە و زۆر شوێنی گەڕانی تەنیا لەژێ ئۆلۆمپیک کرواتیا مامۆستا ئەم وێنەیە ژوێنەیەکی جوانە بەس چێ مزگەوت و شتی وا بێ نازان نەخێرەوە بەڵێ مزگەوت شەوە مرکزی سەلاحەدین بۆ کوردەکانی شاری نەشفێڵدا تقریبا 16,000 کورد لەوێ بە ناشفێڵ بەڵێ ئێمە داوت کرد لە ئەمریکایە ئەوانە ئەگەر ببینی بەتابەتی ئەمسەران ئەوە ئەندامی کەنیسەی ناشفێڵە ئەوەی ئەمسەران ئەوان تێکەڵاویە و نزیکێکی زۆر سەیران هەیە کە بەیەکەوە زۆر بەهێزن ئێمە کە چوین بۆ کەنیسە کەوتمان ئەوان داوەتیان کردین سێرمان کرد ئەمای لەگەڵمان هاتن وتیان ئێمە پەیوەندیمان هەیە لەگەڵ یەکتریا زۆر جاری ئەوان ئەچین بۆ کەنیسە ئەوانێن بۆ مرکزی سەلاحەدین بۆ مزگەوتە پەیوەندیی زۆر بەهێز و خۆشیانە بۆ ئاینەکان بە جوانی گرتووە چونکە ئاینەکانی ئاسمانی پێکەوە ژیانە و ڕێزگرتنە لە مرۆڤ بەگشتی مامۆستا ئەم وێنەیە ژوێنێکی جوانە زۆربەی زۆریان هاوڕێی منن ئەمانە ئەم بۆچی ئەم وێنە لەگەڵ ئەم هاوڕێیانەی مناگرتووە ئەو شانۆ گەرە بەڕێزانە داوەتیان کردین بۆ سەیری شانۆیەکی ئەوان پاشەوەی کە تەواو بوو ئێمە پێمان خۆش بکەوێنەیەکیان لەگەڵا بگرین وەکو یادگارێک خۆشەویستە لامان بمێنێتەوە سڵاومەیە بۆ یەکەیەکیان چایان ماجەکەم وەڵام منیش چایان ماجەکەم هەردووەنە مامۆستا ئەمە ژوێنەیەکی جوانە جەنابتی لەگەڵ هەندێ بە تەمەن و مناڵێک چیان مەوزوعەوە کاگاسۆجان باخچەیەکی ساوامان هەبوو ئێستاش باقی ساوانی سلێمانی و بناڵەکانە پیان خۆش بوو کە خڵاتی ئەو بەتەمەنانە بکەن کە خێوتگەی پیری هەیە چونە ئەوێ بەڕاستی ئەو پیاوانە ئەو بەتەمەنانە کە چووکە خۆیان مناڵانە بۆ ئێستا دابراون لە شوێنێکی وا کە مناڵانە بینی هەندێکیان فرمێسکە هەندێکیان ئەوە تاوەکوین سەلام بۆ ئەو مناڵ زۆر یانیش هینێکی کاتێکی زۆر شتێکتان بۆ بردوون کە لە ڕۆحەوە پێویستیان پێ بووە خۆش بوو مامۆستا ئەم پیاوە ڕێزی لێ گیراوە و رازێنراوەتەوە بە گوڵ ئەوە ئەلیاغایە ئەوە 2-3 باخچەی ساوایانی لەسەر حسابی خۆی بۆ کوردستان دروست کردو لە کۆیە و لە سلێمانی و لە خەڵکی کوێ مامۆستا خەڵکی ئێرانە ڕۆژهەڵاتی کوردستان وەکو ڕێزدانە بەڕاستی ئەو ڕۆژە ئێمە بەسپاسەوە فەرموو لەسەر حسابی خۆی 3 باخچەی ساوایانی کردو ساواری دروست کرد کە تاکو ئێساش بەڕاستی لەوانەیە زۆر کەس لە پەروەردەکارانی کوردستانیش تەنان ناویشی نەزانن بەڵام وەکو وەفایە ناوی چیە با لە بەرنامەکەی عەلیاغایە عەلیاغاوە ئەندامێکی وابزانم پارتی دیموکراتی کوردستانی ئێران شتێکی واشی ئەنی چووکە لێرە ئاژی ئێستا بۆ ئەبزانم ئێستا لە ئەوروپایە لە ئەوروپا تەندروستی بەداخەوە زۆر باش نەبوو بەداخ بەڵێ ئەمە ژوێنەیە کە لەگەڵ کۆمەڵی کاگاسوجان ئێمە بنەکو پەروەردە بەڕاستی زۆر چین و تۆژەکانی کۆمەلگامە بەستەرە کردو بە تایبەتی ئەو چینە کە کورتەباڵەکان زۆر خۆشەویستن لە ئێمە پەیوەندێکی باشمانێ و سەردانیشمان کردو ئاسایان پیاوەشیە لەگەڵتا ئەوەش بەڕێوەبەری تەلەڤیزیۆنی پەروەردەی پێشووە کاک ئاکۆی خۆشەویستە ئاکۆ عومەر ئەو شەوەیە کە یادی تەلەڤیزیۆن بوو ئێمە خێزانی بەیەکەوە دانیشتبووین لەو مێزگردە ئەمە شەر کۆمەڵێک هونەرمەندی ترن پێچێ لە ڕۆژێکی ئەوە ڕۆژی سلێمانی بوو بەجلی کوردیەوە لەگەڵ ئەو بەرزانە کاک بەهادین لەوێ و سەرەوە لەگەڵ کە مامۆستا برایم و کاک بەکری چالاکی هوەری و کاک عەبدولقاهر حەسەن و بەندە و لەگەڵ کاکێ منەوە تەلەڤیزیۆنی NRT بەڵێ ئەمە ژوێنەیەکە پێم خۆش بوو بە ڕەحمەت بێ کاک ئازادی براتە یەکەم بەڵێ ئەوە تیپی کوردستانە لە سوید کە تا ئێستاژ ئەلحەمدولیلا ماوە سەرکەوتون ئەوە زۆربەی زۆر یاریکەرەکانی کوردی هەموو کوردستانی گەورەی لەوێ کۆبوونەتەوە دەگەڵ چەند یاریکەرێکی بێگانەشی تایە لەوێ بوون ئەمە ژوێنێکی هەواڵ مامجەلالە بەڵێەوە لەگەڵ پیاوێکی باڵابەرز ئەوە کێ ئەوە شەی سارارە چاوشینە برای خێزانمە ئەو هەواڵ مامجەلالە ئەوش کوڕەکەیەتی ناوی هۆگرە کوڕی کاک سالارە کوڕی کاک سالار چاوشین خوا لێی خۆش ئەمە ژوێنەیەکی ترە ئەوە کاک ئاسۆ کاک بارۆ سڵاو ڕێزمەیە بۆی زۆر شەو ئێمە چین یادی بە سەردانەوەمانە کرد بۆ یاریکەرە دیێرینەکانی سلێمانی و خزمەتی وەرشیان کردووە یەکێ لەو سەردانە ئەوەی ئەم سەران ئەوە کاک محەممە ئەوەی ئەو سەران ئەوەی کەشیان وەستاوالی پێ لە چوارباغ تەمە لە سلێمانی شە بەناوبانگ و ساڵەکانی حەفتاوەستاوالی بەڵێ
ئەوەشان کاک بارۆز جەنابی پارێزگاری سلێمانێ کە ئێمە تاکو سەرپێندی سەردانەما و ڕۆژبەندەیە بەڕاستی کاک بارۆز ڕۆڵێکی باشە بوو لە وەرزش و خزمەتکردنی یاریکەری دیێرینەکان. بەڵێ وەڵا مامۆستا کەمال هەموو کات غەدرمان لێکە ئێمە زۆر کەممان ماوە بۆیە بە خێرایی حەز دەکەم ئەم وێنانەش ببینین. ئەمە بەردەو لەگەڵ دوو مناڵەکەی و لەگەڵ دایکیانە لە سەرچنارە دوای وابزانام ساڵەکانینەوە باشە. ئەمە ئەوە کانی قسمە لەگەڵ زاوەکەمان ناوی کاک سامانە. باشە ئەمەش هەر ڕێزمانەیە بۆ کاک سامان بۆ خێزانەکەم کەژاڵە لەگەڵ دوو مناڵەکەی ئەو لایەن ناوی دارینە ئەم لەشان ناوی دیلانەکە ینی ئەوە نەنە کەژاڵیانە بەڵێ نەنە کەژاڵە ئێستا کە بەداخەوە ڕۆشتن بەرەو ئەوروپا لە هەندەرانن. ئەمەش باپیرە کەمالە لەگەڵ دوو مناڵەکە بەڵێ ئەو لە یاری خەریک یاریکردن لەگەڵیانات. بەس ئەمە کامیانە ئەوە ساڵی هەشتا و چوارە لە ماڵی باوکمان من و ئەو کچەگەڕەکەمە ناوی کانەیە کە دایکی ئەو دوو مناڵەیە. ئەوەش کچی چووکمە ئەوە کەژانە کە یەکێ لە سەرنگاکانە بە یەکە گرتومان. بەڵێ ڕاستە فەرمی. ئەمەش وێنەیەکی ئێستایی جەنابتە لەگەڵ کەژاڵخان. ئەمە وێنەیەک بوو کۆنفرانسێک بوو لە زانکۆی سلێمانی لەگەڵ کۆمەڵە سەرپەرشتیارە ئێمە داوت من لەوەی تر سەرپەرشتیارەکان و خۆشی حەزێگر کە بەیەکەوە وێنەیەک بگرین ئەمەژە وێنەیەمان گرتو بێکەوە وێنەیەک ماوە ئێمە یەکەین بە دیاری بۆ جەنابێ سپاس دەکەم. پێم وابێت تۆ نەتبینی بێ وێنەیە ئەمە کێ ئەمە کاگاسۆ وازام جەنابە داهاتی بۆ ماڵەوە ئەو ڕۆژە بوو کە من لە ماڵی خۆمان ئەو وێنەیەم ئەو شتانە پیشانی جەنابدات منیش بەنهێنی وێنەیەکم گرتی چووم شتمانێ و ئەوە ئێستا لە بەرچاوی هەموو بینەرانە ئەیکەم بە دیاری بۆ جەنابێ. زۆر سپاس دەکەمە ئەتوانم بڵێم وێنەیەکی کتو پڕە ینی مفاجئەیە بۆ من زۆر کاگاشم بێنێ بەڕاستی بە هیچ شێوەیەک من ئێستا کە بینیم سرم سوورما بۆ یەکەم جار ئەم بێنێ. مامۆستا کەمال نووری غەریب ئێمە لە کۆتاییە زۆر سوپاس دەکەین لە دڵەوە پێ دەڵم ماندوومان کردی ئینشاءڵڵا لە داهاتووە چەندین ئەوەندەی ئەم ڕسمانە وێنی تر ئەگری ئێمە لە کۆتاییە زۆر سوپاس دەکەین پێشەوەیشی کە جەنابی ئێرە بەجێبێڵی پێم خۆشە بەیەکەوە وێنەیەک بگرین بۆ یادگار. زۆر سپاس دەکەم بۆ جەنابەت لە ناخەوە بۆ ئوستافە خۆشەویست و بەڕێزت هەربمێنن بۆ کوردەواری و بۆ بنەماڵە ڕەسەرەکانی شاری سلێمانی. هیوادارم هەر لە سەرکەوتون براوە بۆ بە تایبەتی لەم بەرنامە جوانەوە ئێوە بۆ یەکەم بەرنامەشە کە بۆ ئێمە سازەکەن بۆ زیاتر دڵی خۆشکردن. زۆر سپاس مامۆستا گەلێ من سپاس. خۆشەویستان تا بەرنامەیەکی تر و کەسایەتیشی تر خواتان لەگەڵ.